بەناوی خۆی بەخشەندە و میهرەبان پشت بەخوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باس لە لێکدانەوەی یەکێکی دیکە لە خەوەکان دەکەین، ئەویش لەدایکبوونی منداڵە لە خەودا بۆ ئافرەتان. هەڵبەت ئەگەر ئافرەتەکە هاوسەردار بێت یاخود کچ بێت یاخود ئافرەتێکی حامیلە بێت یاخود ئافرەتێکی تەلاق دەراو بێت، مانا و لێکدانەوەی خەوەکە دەگۆڕێت. بەئیزنی خوای گەورە باسی هەمویان دەکەین. ئەگەر ئافرەتێکی هاوسەردار لە خەویدا ببینێت منداڵی پەیدا بووە، سێ نیشانە و هێمای هەن. یەکەمیان هێمای کۆتایی هاتنە بە کێشە و مەشاکیلی خێزانی، ئەگەر لە ماڵەوە کێشە و مەشاکیلی خێزانی هەبێت یاخود هەر جۆرە خەم و خەفەتێکی هەبێت، بەئیزنی خوای گەورە هێمای کۆتایی هاتنە بە خەم و خەفەت و کێشە و مەشاکیلی ژیان. دووەمیان هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزی و ئاسوودەی ناوماڵە. سێمیان ئەگەر ئەو ئافرەتە حەز بە منداڵ و لەدایکبوونی منداڵ بکات، ئافرەتێکی هاوسەردار لە خەویدا ببینێ منداڵی پەیدا بووە، حەزکا کە منداڵی پەیدا بێت لە واقعدا، بەئیزنی خوای گەورە ئەو خەوە هێمای پەیدابوونی حەمل و لەدایکبوونی منداڵە لە داهاتوودا. ئەگەر کچێک لە خەویدا ببینێت منداڵی پەیدا بووە، ئەو خەوەش سێ لێکدانەوە و هێما و نیشانەی هەن. یەکەم، ئەگەر کچێک لە خەویدا ببینێت منداڵی پەیدا بووە، هێمای سەرەتای ژیانێکی نوێ و قۆناغێکی نوێ و قۆناغێکی خێرە لە ژیانیدا. واتە ئەو ئافرەتە ئەگەر هیوایەت و ئاواتێکی هەبێ، ئیش و کارێکی هەبێت، بەتەمای زەواج بێت، بەئیزنی خوای گەورە نزیک بوونەوەیە لە هاتنەدی ئەو ئاواتەی کە لە ژیانیدا هەیە، قۆناغێکی خێر و قۆناغێکی نوێ لە ژیانی ئەو کچەیەدا. دووەمیان هێمای تێپەڕاندنی قۆناغێکی قورسە لە ژیانی ئەو کچەیەدا، بەئیزنی خوای گەورە بەرەو ئاسانی و بەرەو ئاسوودەی دەڕوات. سێمیان بەتایبەتی ئەگەر منداڵەکە جوان بێت، کچێک لە خەویدا ببینێ منداڵێکی جوان و ڕێک و پێکی پەیدا بووە، کچ بێت یاخود کوڕ بێت، هێمای بیستنی هەواڵێکی خۆشە لە ژیانیدا و هەروەها هێمای نزیک بوونەوەی زەواج و هێمای قۆناغێکی نوێیە لە ژیانی ئەو کچەدا کە بەئیزنی خوای گەورە وا پێدەچێت قۆناغێکی خێر و باش بێت کە بەئیزنی خوای گەورە لە داهاتوودا تووشی ئەو کچەیە دەبێت. ئەگەر ئافرەتێکی حامیلە لە خەویدا ببینێت منداڵی پەیدا بووە، ئەگەر بە ئاسانی منداڵەکەی پەیدا بوو بێ لە خەودا، هێمای ئەوەیە لە واقعدا منداڵەکەی کە حەملی هەیە بە ئاسانی لەدایک دەبێت. بەڵام ئەگەر لە خەوی داوای زانی منداڵەکەی زۆر بە ئەزیەت و ئازار و ناخۆشی لەدایک بوو کە زۆربەی ئافرەتان لە کاتی حەملدا ئەو خۆ دەبینن خەوێکی تەبیعیە، هێمای ئەوەیە کە ئەو ئافرەتە لە دەرونیدا حەز بە قەلەقی و دوودڵیەک دەکات سەبارەت بە لەدایکبوونی منداڵەکەی، کەوەش خەوێکی تەبیعیە. ئایا منداڵەکەی چۆن لەدایک دەبێت، سەلامەت دەبێت، بە ئاسانی دەبێت، بە ئەزیەت و ئازار دەبێت، چۆن دەبێت عەمەلیات دەکرێت. ئیدی هەموو ئەوانە کە ئافرەت لە دەروین دابیری لێ دەکاتەوە، کاتێک خەو دەبینێت کە منداڵەکەی بە قورسی لەدایک بووە، هیچ نییە، مەترسە، هیچ لێکدانەوەیەکی خراپی نییە و هێمای ئەوەیە کە لە دەروونتدا تۆزێک هەست بە قەلەقی و نامڕتاحیەک دەکەی، یاخود تۆزێک قەلەقی سەبارەت بە لەدایکبوون و جۆری لەدایکبوونی منداڵەکەت کە بەئیزنی خوای گەورە خێر دەبێ و هیچ لێکدانەوەیەکی خراپی نییە. ئەگەر ئافرەتێکی تەلاق دەراو لە خەویدا ببینێت کە منداڵی پەیدا بووە، ئەو خەوەش زۆر خێرە بۆ ئەو جۆرە ئافرەتانە، هێمای سەرەتایەکی خێر و نوێیە لە ژیانیاندا و هێمای ئەوەیە خوای گەورە بۆیان تەعویز دەکاتەوە ئەو ناخۆشی و ناڕەحەتیی کە لە ڕابردوودا تێیدا بوون لە داهاتوودا کۆتایی پێدێت. بەتایبەتی ئەگەر منداڵەکە جوان بێت، هێمای بەختەوەریە لە داهاتوودا و هێمای سەرەتایەکی خێر و نوێیە لە ژیانی ئەو ئافرەتەیەدا. بە شێوازێکی گشتی لەدایکبوونی منداڵ بۆ ئافرەتان لە خەودا، چ کوڕ بێت و چ کچ بێت، هێمای ئەوەیە کە بەئیزنی خوای پەروەردگار دەروی خێری لێ دەبێتەوە لە دوای ناخۆشی و خەم و خەفەت و ناڕەحەتی و گرفتی ژیان، و هێمای ڕزق و ڕۆزی و بەرەکەتە، و هێمای کۆتایی هاتنە بە کێشە و مەشاکیلەکانی ژیان، و هێمای سەرەتایەکی نوێ لە ژیانی ئەو ئافرەتەدا بەتایبەتی بۆ کچان، و هەروەها هێمای بیستنی هەواڵێکی خۆشە، و هەروەها هێمای ئاسوودەی ناوماڵ و ئیستیقراری ژیانی خێزانیە و هەروەها هێمای چاکبوونی حاڵی ئەو جۆرە ئافرەتانەیە کە دەبینن لە خەویاندا منداڵیان لەدایک بووە، بەتایبەتی ئەگەر منداڵەکە جوان و ڕێک و پێک و سەلامەت بێت، هەموو ئەو مەعنا خێر و مانا خێر و هێما خێرانەی کە باسمان کردن ئەو مانا و لێکدانەوەی هەیە
بەڵام ئەگەر منداڵەکە ناتەواو و نەخۆش و چۆن دەڵێ ناتەواو بێت ئەو منداڵەکە لەدایک دەبێت هەڵبەت لێکدانەوەی خەوەکە بە پێچەوانەوەیە بەڵام بە شێوازێکی گشتی منداڵی جوان و ڕێک و پێک و تەواو لە خەودا بۆ ئافرەت هێمای خێر و خۆشی و ڕزق و ڕۆزی و بەرەکەت و هەروەها دەستپێکی ژیانێکی خۆش و بەرەو ئاسوودەی و هەروەها کۆتایی هەتەنە بە کێشە و مەشاکیلەکانی ژیان بەئیزنی خوای پەروەردگار هەموو لایەکتان بە دوور دەبن لە ناخۆشی و ناڕەحەتی و گرفتەکانی ژیان و هەروەها بە دوور دەبن لە بینینی خەوی ناخۆش بەئیزنی خوای گەورە هەر خەوی خۆش دەبین و خێر و خۆشیتان توش دەبێت لە دنیا و لە قیامەت خوای گەورە هەموو لایەک سەرفەراز کات. والسلام عليكم ورحمة الله وبركاته.